ڕۆژ باش سپێدە باش کاتژمێر حەوەتی تەواوە من هاژە غەفور لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی ڕۆژ باش. ڕۆژێکی نوێ بێگومان با پرۆگرامی ڕۆژ باش دەست پێکەین. ڕۆژێکی نوێ واتە دەرفەتێکی نوێ بۆ هەر یەکێک لە ئێمە ئەگەر بتوانین ئەو دەرفەتە لە کیس خۆمان نەدەین و بیخۆزینەوە بۆی کە ئەوەی ئەمانەوێت بەدەستی بێنین کێناڵێ ئەو دەرفەتە یاخود ئەو ڕۆژە نوێ کە هەڵەبێتەوە یاخود ئێمە دووبارە ئەژینەوە و چاومانەکەینەوە ڕۆژێکی نوێ دەرفەتێکە بۆی کە بژین دەرفەتێکی شەبێ بۆی کە بتوانین هەر کار و چالاکێک یاخود هەر ئامانجێکمان هەیە پێی بگەین. کارەکان یاخود هەر بابەتێکە لە دەوروبەرمانە بێ ئەگەر بە کۆمەڵ بێت یاخود بە هاوکاری و هەماهەنگی یەکدی بێت ئەو بێگومان باشترە بێت و دەرەنجامێکی باشتریە بێت. پرۆسەی خوێندن ڕاستە بە بارودۆخێکی زۆر خراپدا تێپەڕی ساڵی ڕابردوو نەک لێرە لە هەموو جیهانیش بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە. بەڵام ئێستا کە پرۆسەی خوێندن دەستی پێکردوتەوە پێویستە کە مامۆستایان خێزانەکان هەمووان بە هەماهەنگی بتوانین یارمەتی خوێندکارەکان بدەین تابیان بگەینینەوە ئاستەی کە ئەوەی لە ڕابردوو ڕوویداوە قەرەبووی بکەینەوە و ئێستا هەمووان بەیەکەوە یارمەتی دەریان بین. ئەمە تەوەری گرنگی ئەمڕۆی پرۆگرامەکەی ڕۆژ باشمانە کە قسە و گفتوگۆی زیاتری لەسەرەکەی. جگەلەوە بڕگە و بابەتی دیکەی هەمەڕەنگمان هەیە کلتوری، زانستی، هونەری و هەروەها کورتەی هەواڵەکان پرسە ناوخۆییەکان جیهانیەکان لە دەستپێکی پرۆگرامەکەدا دەستپێکە. وەزارەتی بەرگری ئەمریکا ڕایدەگەێنێت پرۆسەی لێکۆڵینەوە لە هێرشی موشکی هەولێر بەردەوامە. جۆن کێربی وتەبێژی وەزارەتی بەرگری ئەمریکا پێنتاگۆن ڕایگەیان داوایان لە عێراق کردووە هاوکار بن لە دۆزینەوەی ئەنجامدەرانی هێرشەکانی سەر هەولێر و جەختیشی کردەوە. هێرشەکان زۆر مەترسیدارن و لەلایەن میلیشیاکان بە پاڵپشتی لایەنی دیکە ئەنجام دراون. وەزارەتی بەرگری ئەمریکا ئاماژەی بەوەش کرد پرۆسەی لێکۆڵینەوە لە هێرشەکانی سەر هەولێر بەردەوامە و چاوەڕێی ئەنجامی لێکۆڵینەوەکان دەکەین. حاکمی پێشووی مەدەنی ئەمریکا لە عێراق ڕایدەگەێنێت دەستور پێشێل کراوە و هاوسەنگی و هەماهەنگی لە عێراق نەماوە. پۆل برێمەر حاکمی پێشووی مەدەنی ئەمریکا لە عێراق نیگەرانی خۆشی لە خراپی دۆخی عێراق نیشاندا و ڕاشی دەگەێنێت میلیشیاکانی عێراقیان تێکداوە. گوتیشی هەرێمی کوردستان سەقامگیرە و پێویستە کورد مافە دەستوریەکانی لە عێراق بەدەست بهێنێت. ئەمریکا ئێران بە بەرپرسیاری هێرشەکانی عێراق دەزانێت و هۆشداری دەدات لە کات و شوێنی گونجاو وەڵامی ئێران دەدەنەوە. چەند کاتژمێرێک دوای هێرشەکانی سەر باڵیۆزخانەی ئەمریکا لە بەغدا نێت پرایس وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند زۆربەی ئەو هێرشانەی لە عێراق دەکرێن بە چەک و پاڵپشتی ئێران ئەنجام دەدرێن. جەختیشی کردەوە لە کات و شوێنی گونجاو بە شێوازی خۆیان وەڵامی ئێران دەدەنەوە. بە شارمەتی وەردە سەرۆکی ئوسقوفیەی ئێربەشێک کلدانی هەولێر ڕایدەگەێنێت هەڵبژاردننی شاری هەولێر بۆ ڕێوڕەسمی گەورەترین قورداس پەیامێکی سوپاسگوزاریە بۆ هەرێمی کوردستان و دانانە بە سەقامگیری و پێکەوە ژیان. بە شارمەتی وەردە بۆ کوردستان 24 باسی لە گرنگی و پەیامەکانی سەردانەکەی پاپای ڤاتیکان بۆ بەغدا و هەولێر کردو ڕایگەیان سەردانی پاپای ڤاتیکان ڕووداوێکی گرنگە و هەموو جیهان چاوی لەسەر دەبێت. ڤایرۆسی کۆرۆنای گۆڕا و هەڕەشە لە منداڵان لە عێراق دەکات. هەیسەم عوبەیدی بەڕێوەبەری بەشی گەشەپێدانی تەندروستی لە وەزارەتی تەندروستی عێراق ڕایدەگەێنێت ژمارەی ڕاستەقینەی توشبوانی کۆرۆنا لە عێراق دەیان جار لەو ئامارە زیاترەکە بە فەرمی ڕایان گەیاندووە. دەیان منداڵ بەهۆی زنجیرە نوێیەکەی ئەو ڤایرۆسە لە عێراق گیانیان لەدەستداوە. عوبەیدی ئاشکرای کرد زنجیرە نوێیەکەی ڤایرۆسی کۆرۆنا بووەتە هۆی گیان لە دەستدانی دەیان منداڵ. پرسێک لە هەواڵەکانم پێشکەشکردن. زۆر جار باسی هەندێک پیشاکەین کە پیشێکی کۆنن یاخود مێژۆکانە گەڕێتەوە بۆ سەدەیەک پێش ئێستا. زۆر جار و پیشەیەش وەکو سمبول و ناسنامەی شارێک یان وڵاتێکی لێ هاتووە. هەلاجیش یەکێکە لەو پیشە کۆنانەی کە
هەرێمی کوردستان بەشێکی زۆر لە هاوڵاتیان لە سەردەمانی پێشوو بۆ پاراستن یاخود پاکردنەوەی دۆشک و لێفەلۆکەکانیان لە لای هەلاجی کردویانە. هەلاجەکان لۆکەکانیان کردو بە دۆشک بە پشتی و بە لێفەکان. هاوڵاتیانیش دوای ماوەیەک سەردانیان کردوونەتەوە بۆی کە بیکەنەوە جارێکی دیکە پاکیکەنەوە. ئەم پیشەیە زۆر باو بووە لە سەردەمی کۆنا، بەڵام ئێستا بەهۆی بەرهەمی هاوردا ڕۆژ دوای ڕۆژ مەترسی لە ناوچوونی پیشەی هەلاجی زیاترە بێت و کەمترە بێتەوە، کەس خواستی لەسەر نامێنێت. لە کاتێکدا کوالەتی بەرهەمی هاوردەکرا و لە بەرهەمی ناوخۆ ئەکید باشتر نییە، تەنیا ئەوەیە کە نرخەکەی کەمترە، بۆیە خواستێکی زۆری لەسرە. ئەگەرنا ئەو لۆکە خۆماڵیە بێگومان بە پێی پێوەرە تەندروستەکانیش زۆر باشترە بۆ حەوانەی مرۆڤەکان. پیشەی هەلاجی کە بە یەکێک لە پیشە دێرینەکانی هەرێمی کوردستان و بەتایبەت شاری سلێمانیدا دەنرێت، ڕۆژ دوای ڕۆژ مەترسی کاڵبوونەوەی ئەو پیشەیە زیاتر دەبێت. ناتوانێت کێبڕکێ لەگەڵ بەرهەمی هاوردەکراوی وڵاتان بکات، چونکە ئەو بەرهەمەی وەک جێگرەوەی هەلاجی هاوردە دەکرێت نرخەکەی بەراورد بە بەرهەمی خۆماڵی کەمترە. ئەمە ئەم ئیشار نەماوە بەرەو نەمان ئەڕا بەشت پێ بڵێم لەبەر ئەوەی ئێستاشتی لە تورکیاوەیەت شتی توڵبیەت لە ئێران و شدیت منجالۆکەی خۆمان نەماوەلۆکەی شارە زۆر ئەم شتە بردەوە بەرەو نەمان ئەڕوات. ئێستا تۆ جاران سەیرەکەت لێفە هەبوو، ئێستا کەس لێفە ناکات. ئێستا دۆشەکی زۆر دەوردەباوی نەماوە بە دیلی پێیا بەم دۆشەکە تووبیەکان هاتووە خەڵک زیاترەوە بەکارێ ئەینا لە ڕووی چاکی و باشیەوە ئەم لۆکەی خۆمان باشێتە ئەو لۆکەی کە لە تورکیاوە لە ئێرانوێت. ساڵانی ڕابردوو زۆرێک لە ماڵەکانی شاری سلێمانی لێفە و دۆشکی دروستکراو لە لۆکەی خۆماڵیان بەکاردەهێنا. هەر دۆشەکێک یان لێفەیەک پێویستی بە نزیکەی 5 کیلۆ لۆکە هەیە و هەر کیلۆیەک نرخەکەی 5,000 دینارە و ساڵانە چەند جارێک پێویستی بەشیکردنەوەیە لای هەلاجەکان، بۆیە هاوڵاتیان پەنادەبەنە بەر کڕینی دۆشک و لێفەی ئامادەکراو. بۆ ئێستا خەڵک زیاتر شتی تیجاری و حازری ئەکراوە گلەما ئەوانەی کە ئیسفادەی لێگە نەزانن چۆنە ماڵە کۆنەکان ئەم دۆشەکانە بەکارێن، بەڵام ئەوانەی کە تازە ماڵ دروستەکەن و هاوسەرگیریەکەن شتی حازریەکردن و کە کوالەتەکەی کاتیە، یعنی پارێکی هەرزانە بەڵام مدەیەکی کەمە. هەرچەندە بەرهەمی هاوردەکراو بۆ هەرێمی کوردستان نرخەکەی کەمترە، بەڵام وەک هەلاجەکان دەڵێن کوالیتیەکەی باشتر نییە. لە ناوچوونی پیشەکەیان دەبەستنەوە بە کەمبوونەوەی بەرهەمی پەمووی خۆماڵی کە ساڵانە تەنها لە زەویە بە پەموو داچێنراوەکاندا 5 بۆ 10 تۆن پەموو بەرهەم دەهێنرێت. وڵی بە زۆری سعری بازار خەڵ پارۆشتی پێنێ بە زۆری لەم زروفەیە بازار پارەی نەماوە لە لای خەڵک ئەوەیە مەسەلەکە ئەرەوەڵە، بەڵام ئەیشیش حازر بڵە دۆشەکەی سەمری کردم حەقدە 6,000 سەنم ئەو بە حازری فرۆشی دەدە 7,000 ئەوەیە مەسەلەکە لە سینەوە دێ نازان لەبی. بەکارهێنانی دۆشک و لێفەی لە لۆکە دروستکراو تەندروستتر و بەسووترە، لە بەرامبەردا بەشێکی زۆری هاوڵاتیان بە تایبەت توێژی گەنجان زیاتر بەرهەمی هاوردەکرا و جێگرەوە بەکاردەهێنن. ئەوە شوای کردووە مەترسی لە ناوچوونی پیشەی هەلاجی ڕۆژ دوای ڕۆژ زیاتر بێت. دوێنێ باسیەوەمان کرد کە جوتیارانی ئاکرێ ئەو کارانیانە کرد یاخود بڵێن لە قوپۆپی درەختەکانیانە بڕی زیایەکانی بۆ ئەوەی کە باشتر گەشە بکە. ئێستا چینە دەشتی شارە زوور باز لە قەڵاچۆکردنی گژوگیای زیان بەخشەکەین کە جوتیارانی سنووری دەشتی شارە زوور هەموو ساڵێ گژوگیا ئەو گژوگیانی کە زیان بەخشە لە ناویە بن بۆ ئەوەی کاریگەری لەسەر کوالەتی و ئاستی بەرهەمی ڕەنج و ماندووبوونیان نەبێت. یەکێک لە جوتیارەکانیش لە کاتی پرژاندنی دەرمانی تایبەت بە لە ناوبردنی گژوگیا زانیاریەکان لەبارەی ئەو کارەوە بۆ بینەرانی ڕۆژباش دەخاتە ڕوو. ساڵانەیە وەکو جوتیارانی شارە زۆر هەڵەسین بە گەرمکردن بە عەرزەکانمانەوە بە دەرمانکردن بە کۆتکردن. ئەمە خۆمان خۆم باوکم براکانم هەڵەسین زیاتر 30 بۆ 35
دولة إن زي ما هي هلا سين أو درمانة كان شون أو درمانة أو إن واصلت أو دو إتبا إنقلابان وقلاباري كتير كيت بو بس لبروي إن مكان بيولتوينا أو جيا إن وزي أو جن ما أخوات وزي وعزة أخوات أو شون بلي إن أو جن ما لوازك داما كان نيال إن أو جن ما قشبكات أو كشو جيا أنا زيان بخشانة كتوش جن ما بنختلي شابا زي بولكيا نيال أو جن ما هي زياو كزياني هي بو إما هلا سين إبا درمان كردني أو درمانية كاين أو زو إنك أو جاي خويدا بجن مك جوانا بيد زو جورا بزو إنقوالك بوكاتي بري بوكاتي دوريني بو مشتكي وعرض باك بيتو ختلي وشابازن نواي ليك نيالين بيجري خليك بين تويدين الشالين كوتيكين إن درمانيا كين أبي خليك بيتابي قاد إن تود إن أو درمانينا كين أدا بخت لا أدا بجيا أنا أدا بهنشتي زيان بخشنا على جنبك أو هيشتي زياو كات بۆی بە هەمووان هەوڵ بدەین کە پرۆسەیەکی پاک و سەرکەوتوو و پەرزانیاری لە خوێندنی ئەم ساڵدا بەڕێ و بچێ بێگومان پێویستی بە ڕۆڵی مامۆستا و خێزانە لە هەمان کاتدا بە تایبەت لەم سەردەمەی کۆرۆنادا کە کۆرۆنا زۆر خراپکاری کردە سەر پرۆسەی خوێندن. ئێمە میوانداری محمود محەممەد عەبدوڵڵا بەڕێوەبەری پەیمانگەی ڕاهێنان و گەشەپێدانی پەروەردەیمان کردووە بە خێرهاتی مامۆستا. بەیانیت باش. ئەمەوێت لەسەر و بابەتە قسە بکەین بەڵام سەرەتا ئەوشمان پێ بڵێ کە ئەرک و یاخود بڵێن ئەرکی لە پێشینەی پەیمانگە بۆ گەشەپێدانی پەروەردەیی چییە؟ ئەرچی ڕاستەقینەی پەیمانگای ڕاهێنان و گەشەپێدانی پەروەردەی ئەوەیە کە ئەو مامۆستا بەڕێزانەی دیبلۆمیان وەرگرتیە پێشتر لۆی تا بگونجێن لەگەر ئەو سیستەمەیە کە قۆناغی بنەڕەتیدا بەش یاری کرا یەکەتان و بەرە بە بڕوانامە و تواناکانیان بدەن بێ 2 ساڵ بە خۆلی ماوە درێژ بەردەوام بنە خۆ ئاشناکردن بە زانیاری نوێ و لە بواری پەروەردە دوای ئەوە ینی شایستە بن بتوانن لە پۆلەکانی 7 وانە بڵێنەوە بتوانن لە قۆناغی بنەڕەتی هەمووی وەکو مامۆستایەکی ئاسایی ئەوەش لەسەر ڕێکەوتنی و یان پرۆتۆکۆلی نێوان زانکۆی برمنگامی بەریتانی و حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە لە 2013ەوە ئەو پرۆژە دامەزرا لە 2015 یەکەم وەجبە دەرگای پەیمانگایەکان کراوە لە سلێمانی و هەولێر و دهۆک و گەرمیان بەڕۆی مامۆستایان. مامۆستا ئەوانەی کە لەوێن سوودمەندن چەند کەسن یا بڵێن تا ئێستا چەند مامۆستا سوودمەند بووە لێی؟ ژمارەی دقیقی لە سەرەتای دەست پێکردنیەوە یعنی دەتوانین ساڵ بە معدل ئێستا ئاخیر ئەوە خولی پێنجەمە ئێستا لەگەر یانین پێشتر 4 خول بەڕێکرایە یعنی هیچ ساڵێک لە 1500 تا 2000 کەمتر نەبووە بە شێوازی خول یاخود ئەکرێتەوەیان بڵین کۆرساتە وەریەگرن ئەگەر تەبعاً بە سیستەمی کۆرساتە بەڵام شێوازەکەی لەسەر ڕاهێنانی نوێیە لەسەر زانیاری نوێیە لە بوارەکانی گەشەپێدانی مرۆیی لە بوارەکانی ڕێگاکانی وانەوتنەوەی نوێ یان چی پێ دەرێن بابەتەکانی قیاس و تەقیم هەموو ئەو بابەتانەی کە ئێستا بە تەنسیقی ڕاهێنەرانی ئێمە لەگەر ڕێکخراوەکانی نێودەوڵەتی لە بواری پەروەردە یونسێف و یونسکۆ و ئەرێکسی ئەمریکی و ئەوانە وەکو مامۆستای سەرکردە یان مامۆستای پەروەردەیی خول دەبیرن ئەو خولانە دێن بە مامۆستایەکانی کوردستان دەڵێنەوە. بەڵێ مامۆستا زانین کە دراسی ڕابردوو یاخود بڵین 10 ساڵ پێش ئێستا 20 ساڵیش پێش ئێستا زۆر گۆڕانکاری بەسەر هاتووە لەگەڵ ئێستەیە. ئەمە تا چەند جگە لەلایەنە گەشەپێدانی مرۆییەکەی کە مامۆستا چۆن ڕاهێنان پێ بکرێ
و چۆن تعامل لەگەڵ خوێندکارا بکات جیا لەوە لە ڕووی دراسەوە چۆن ئێوە کارتان بۆ کردووە کە مامۆستایان بۆ نمونە ئەو دراسی پێشتر هەبوو ئێستا گۆڕانکاری بەسەرا هاتووە لە پۆلەکانی یەکەوە وانەی ئینگلیزی و وانەکانی دیکە زیایی کردووە ئەمانە چۆن ئێوە مامەڵەی لەگەڵاکەن لە پەیمانگا بەڕاستی ئەمە ینی یەک لە گرفتەکانمان ئەوەی لە تموحیمەدا زۆر گەورەترە لەوەی دەگوزارێ ینی ئەمە دەورە دەکەین ڕاهێنەرانمان دەستنە دەرێ یان لەگەر ئەو منە زمانە کە احتیمام بە پەروەردە ئەوانە دەدەێت زۆر دوورە لەبەر هەندێک دەرفەتەکە لەو زروفەی ئیوەی نەبوو کەمە سەرتاپای بەرنمەکانی خۆمان جێبەجێ بکەین ینی بەلای لایانی کەم مافی مامۆستانی مەشە لە کوردستان ئاشنا بن بەو زانیارە نوێیانە لەبەر هەندێ زانیاری حقیقیش ئەوەیە کە تو وەرگری بگاتە پۆلەکان یعنی بۆ نمونە مەسەرەن ئێستا دەوری 300 مامۆستا ڕاهێنان دەکا ئەو ڕاهێنانە دەستە 300 قوتابخانەی لە کوردستان ڕاستە هەر یەکە و ینی لە 11 پەروەردەی بەڕێبەراتی گشتی پەروەردەی هەولێر دێن بەشدار دەبن لەو خولەیە مامۆستا چۆن دەتوانن بەشدار بن ئایا بە شێوازی یاخ بڵێن مەرجە کە هەموو مامۆستایەک بەشدار بێیان بە ئارەزوومەندانی خۆیانەیانەوە یا ئێوە کار لەسەرواکەن کێ بێن پەیمانگایەوە بەپێی پلەبەندیە یاخود بەپێی ئاستی خوێندی مامۆستاکەیە پێشتر هەر مامۆستایەک بەسەر پەرشتیار و فەرمانبەریشەوە بیویست بووە دەرچی پەیمانگا بە دەیتوانی بەڵام لە 2010 وەکو نوێکردنەوەیەک چەند بنەمایەکی نوێ دانرا ئێستا تەنها بەس مامۆستایانی ینی وەزارەتی پەروەردە دەرچوی پەیمانگابی بۆ هەیە بەشداری بکە بەڵام ساڵێک وەستا ئێستا وەزبەی نوێیەکەمە ئێستا کورسی سێم تێدا بەردەوام دەبین تەنها مامۆستابی و سەر بە وەزارەتی پەروەردەبی بڕوانامەکەشی دیبلۆم بی ئیتر کە دێ داخوازی زۆرە بەڵام چەند بنەمایەکەیە بۆ وەرگرتنی بۆ نمونە نمرەی دیبلۆمەکەی کۆی نمرەی معادلەکەی دیبلۆمەکەی ئەوە شەرتە تەمەەن بۆ نمونە نابی بەلانی کەم 5 سال دەبی زیاتری ماوی بۆی خانەنشین بکرێ مامۆستا باسیەوەمان کرد ئەمانە لە چوارچەوەیە بوون پەیمانگا چیەکە کێوەرەگرێت چۆن واناڵێنەوە ئێستا ئەگەر بین وردەکاری ئەوە بزانین ئایا لەم سەردەمەیە مامۆستا بێت چ ڕۆڵێکی هەبێ بۆی کە هەلێکی باشتر یاخود کەشێکی باشتر بۆ خوێندکاران بڕەخسێنێ ئەو پەیمانگا نەکە هەنە ینی خۆی فەلسفەی دامەزراندنی زۆر شتەشی چاک و باش و کارامەیی مامۆستایان بە دەردەخە سەر بنەگا سەرچەکەی لەسەر دوو تەوەری ڕئیسیە یەکیان ڕاهێنان پێکردن ئەوە شێوازە نوێیەکەی کە لە جیهان دەگوزارێ ئەوە کلاسیکیەکە نەما مامۆستا بێ قسە بکات و تەلەبەش ژێ بدێ بە پێچەوانەوە پۆل دەجولێت و مامۆستا سابتە و سەرپەرشتێوەیەەکە تەوەرەکەی دیکەش کە گەشە پێدانی پەروەردەیە ئەو گەشە پێدانە بەشێکی گرنگی توێژینەوەی پەروەردەی یعنی مامۆستایەک دەتوانێت لە قوتابخانەیەکی دوور لە شار بە تەجارب و بە ئیش و کارەکانی خۆی توێژینەوەیەک بکە بتوانانی فەلسفەی پەروەردەی لەسەر بگۆڕێ یان بڕیارێکی پەروەردەی لەسەر بگۆڕێ ئەو دەواازە تەواو کرایتەوە ئەمە لە مەبادرێک یان یالانمان کرد ئەو سار هەر مامۆستایەکی بەڕێز بێوێت توێژینەوە لە باری پەروەردە بکە دەرگای پەیمانگا و لە ڕێ ئەلکترۆنیش ینی بە ئەمێر و ئەوانە با پەیوەندیمان پێ بکە دەستی دەگرین هاوکاری دەکەین تا پرۆژەکەی بەسەر دەخەین دەیخینە بەرچاو بەڕای ئێوە یاخود پێتان وایە ئەبێت چۆن بێت مامۆستایەکە لەم سەردەمەی کۆرۆنای ڕۆڵێکی زۆر گرنگ و کاریگەری هەبێت خۆی سەردەمی کۆرۆنای هەموو شتەکانی ژیانی هەژان هەراوە نییە هەتا ئەگەر ئۆنلاینە کۆمەڵک سلبیات و ئیزابیاتێ ینی خێزانێک دادەنیشی لە بەرامبەر مندارەکەی وەکو ئەو مەشغولە لە جیاتی خەریکی مەسەرەن بەس بابەتە دەرچەکەی ینی پەنا بۆ شتیتکە دەبا لە مەسەرەن ئەوەی کە لەمەەر ناستە دەر هەر لە خۆی ئەوە کارە ساتە ینی بێبەش دەبی لە هاوڕێکانی بێبەش دەبی لە تێکەڵبوونی بێش دەبی لە گوزەران ئەو وێنەی لای خوێندکار و قوتابی هەیە ئەوەیە کە پۆل هەبی و تەختە هەبی و
مامۆستا هەبی ئەو شتانە هەبی باشە ئەمە چۆن قەرەبوو بکرێتەوە لای خێزانەکان خێزان لە ینی خێزان نییە ینی بەشی خۆی ناخۆشی یان ئەو تامە تارەی نەچێشتوی لەو بارەیە ینی هەم لەو ڕوێەوە هەم لە ڕۆژەوە ئەوەش لەبیر نەکەن ینی ئەوەی کۆرۆنا کە دەرێم کارە ساتە کاری لەسەر گوزەرانیش کردیە ئەوەی خوێندکاری لە هەلیە هەر ئەو تەسیریشی لێ کردێ ینی بە هەموو شێوەیەک ئەوەیە دەبی خۆ بگونجێنین ڕاست ینی ئەوە مستەلاعاکە خۆ گونجاندن لە پەروەردەی ئەمە بە شێوەیەکی کردارەکی جێبەجێمان کرد مەسەلەن کاتێک کە مەترسی کردتە سەرەوەی بە میسال لە پیلمانگەکانی گەشە پێدان کە کردمان وای لێ هات بەشێکمان لە کورسی دووەم کردبوو بەشێکی کەممان مابوو دەستخۆشی لە وەزارەتی پەروەردە کە ماوەی پێدان کورسی دووەم تەواوکەین بۆی لە ماوەی 13 ڕۆژ بەرنامەکانمان چڕ بکەینەوە یەکی خەین بە 13 ڕۆژ کورسەکەی تەواوکەین کەچی ئەوە کاری مانگەک زیاتر بوو مەسەلەن ڕاست ئەوە نمونەکە لەسەر خۆ گونجاندنێ ئێستاش کە بەردەوامین لەوەی بڕیاریکردنەوە درایتەوە یعنی کاتی مانجین و ئەمە ئەوەمان کرد وەکو یەکەم دەستگای پەروەردەی ئەمە ئەو تەجربەمان کرد بەڵام یعنی بە دڵنیاییەوە دەرێم سەرکەوتنەکی باشمان هینا دوو مامۆستامان دوو مامۆستای ڕاهێنەرمان تووشی کۆڕۆنای بوون و تێدا دەریچن ئەوی سەبەبەکەی ئەوەی نەبوونا بەڵام ئەو ڕێکاری پێویستە ڕێگاری تەندروستی پێویستەکە پێ پابند بین یعنی لە ڕاستە مامۆستا کە دەستکرا بەوەی کە بڕیار بدرێ پرۆسی خوێندن دەست پێ بکاتەوە دەرگاکانی قوتابخانەکان و ناوەندەکانی خوێندن بەڕووی قوتابیانە بکرێتەوە باز لەوە کرا کە چەندێک پێویستە لەم سەردەمەیە توێژەری کۆمەڵایەتی هەبێت یاخود توێژەرێکیان هەبێت ڕۆژانە لەگەڵ قوتابیەکان بێت لەگەڵ مامۆستاکان بێ بە هەمان شێوە هەم بە پێدانی ڕەنمایی هەم بۆی کە کەشێکی ئارامتر بڕخسێنن ئێوە لێرەیە چیتان کرد ڕۆڵی ئێوە چی بوو بەتابەت لەو مامۆستانی کە پێتان گەیاندووە لەو خولانەی کە کردوتانەتەوە هیچ هەوڵێکتاندا بۆی کە بەشدار بن بە شێوەیەک یاخود بە جۆرێک لە جۆرەکان لەناو قوتابخانەکانە خۆی ڕێنمایی وەزارەتی پەروەردە هەیە ینی بۆ هەر 200 قوتابی یان خوێرکار توێژەرێک پێویستە ڕاستە ینی وەکو پراکتیکیش قوتابخانە یان خوێندنگا بەبێت توێژەر نابی ئەو شتانێت کە ڕوو دەدا ئەو نەقسەی نیشانمان دەدا کە قوتابخانە یان خوێندنگا بێت توێژەر نابی توێژەر بەشێکی دانەبراوە لە کارژێری قوتابخانەیە بەڵام دەمینێتەوە لەسەر شێوازی تعامل لەگەکردنی ڕێکخستنی ئەبێ ژووری هەبی ئەبێ کۆمەرێک بنەمە ئەبێ زانیاری تەواوی هەبی ئەبێ هەزوو بەزوو بەلس یەک بەیەکی قوتابی و خوێندکارەکانی دەستنیشان بکە باری گوزارانیان باری خێزانی کەم و کوڕیەکانی جەستەی هەموو ئەو بابەتانە لایوی هەبی وەکو ئەرشیفێک لە کاتی مامەلەکردن لەگەر هەر یەکێک معلوماتە فعالیەکە لە لای ئەوی بەدەست دەکەوی ئەو شتانە هەموو کاتێک دێتەوە ڕێت وەکو کارژێر وەکو مامەستا دەبینی کێشەک دروست دەکات لەگەر مامۆستایەکەی خۆی ئەو ئەوەلیاتە ئەگەر دەچێەوە سەری دەزانی مەسەرن ئەوە بێ باوکە یان بێداوکە یان کێشەی کۆمەڵایەتی هەیە لەوانە لە چارە سەرکردنی کێشەکان هاوکارێکی باش دەبێت باش ئێوە چیتان کردو بۆی کە ئەمە بەردەوام گرنگی بن بەوەی کە توێژەر ئەبێت لە قوتابخانەکان هەبێت ئەمە جگەل لە کۆمەڵک مامۆستایی بەتوانای ماستەر و دکتۆرە لە باری دەروونزانی توێژەریشمان هەیە و بەردەوامیش هەتا لە ڕێی ئەو توێژەرەی مەسەرەن هەر کورسە و سەعاتێک بۆ هەموو پۆلەکانی پەیمانگای کە 23 پۆلە وانەیەکی خۆی دەبی یان محازرێکی خۆی دەبی بە مامۆستایەکانی دەگەری و لە ڕێی مامۆستایەکانیش ئەوانیش لە قوتابخانەکانی خوان ئادای بکەن بەڵام کۆکراوەی نوێترین زانیاریەکانە نازانم ڕوون ئەمە بە مامۆستایەکان ڕاهێنراوی خۆمان دەڕێن ئەوانیش لە قوتابخانەکانی خوان دێڵێنەوە مەسەر ڕاستە پێتان وایە کە ئەم ساڵ پرۆسەیەکی خوێندنی تەواو بەڕێوە چوو بە تایبەت کە نیوەی بە ئەلکترۆنی و بە شێوەی ئۆنلاین بوو یاخود ئەبێت چی بکرێ بۆی کە پرۆسەیەکی چڕ و پڕ و تێر و پڕ خوێندن و پرزاناری بۆ ئەم ساڵ بەڕێ بکرێت یعنی بەڕاستی واقعی نیە برێن بێکەم و کوڕێنەوە وەزعەکە دیارە یعنی بار و دۆخی وڵات و گوزەرانی و مەسەرەن کۆڕۆنا و
بەڵام ئەوەی مای سەغڵەت بوونە بەڕێی من ئەوەیە دابەشبوونی کۆمەلگا بۆ دوو بەشێک لەگەر ئەوەی دەوام بکرێ و بەشێک لەگەر ئەوەی دەوام نەکرێت پێمە ینی شتی دیکەی هاتیتە ناوێ بە هەر شەیەک بێ بەڕای من دەبی خوێندن بەردەوام بی کەواتە ئەرکی ئێوە لێرە ئێمە لەوێ پێش هەموو شتێک نەترسێ هەرچی ئێمە ئەوەیە مەسەرەن نیشان دەینکەوە فەوتاندنی ساڵێک لە تەمەنی منداڵک زۆر قورسە زۆر باش ئەمە بە چییە بێت چۆن ئەو خێزانانە ینی ئێوە کار بۆواکەن کە تیان بگەێنن خۆ پارێزیەکە بکەن لەگەڵەوەی کە پرۆسی خوێندن بەردەوام بێت لێرە وەکو مەسلەی ئەوەی ینی لایانی تەندروستی وەزارەتی تەندروستی بەرپرسی یەکەمە ئەو ڕێدەرە ئەو ڕێگرە ئەو دەسەڵاتە با بۆ ئەو بی بەڵام لەسەر وەزارەتی پەروەردە پێویستە کە خۆمان بگونجێنین بەپێی ئەو بارەی کە بۆ نمونە ئێستا پێشتر ئەمە 4 ڕۆژ مەسەرەن لە پەیمانگای هەموو بەیەکەوە داوامانە کرد دوای ئەو بڕوارە ئێستا 6 ڕۆژ داوامەکەین بەڵام بە 2 گروپ هەموو پەیمانگامان کردە دوو جۆرەکە لە خۆ گونجاندن لەگەڵ زۆر ینی ژمارەکان هەمووی نیوە دەبتەوە بە فەرمانبەر و بە مامۆستای ڕاهێنەر و مەسەرەن بە ڕاهێنرا و مامۆستانە دێن خۆل دەکەن ڕاستە ئێڕێنمای تەندروستیش دیار و وازەحە وەزارەتی پەروەردەشدا کۆچی لێ کردەوە لە باتی ئەوەی پۆل بە نمونە مەسەرەن چل کەسی تێدا بی بابیستی یان ئێستا دەی تێدایە یان ئەو پۆلانێکەوە قەلەبان ڕوو ئەوانە نەکرێن یان ئەو ڕێکارەرە دیکە وەکو مەسک و ئەو بابەتانێک کە بەکاری ڕاست زۆر سوپاس مامۆستا کامڕۆ میوانی پرۆگرامی ڕۆژ باش بووی بە خێرهاتی بە هیوای سەرکەوتن و بەردەوامی و تا بتوانین پرۆسێکی باش و پاک و پوخت بەڕێوە بچێت سپاسی بەڕێستەکەم سپاسی ستافی بەرنامەیەک زۆر سپاس بە خێرهاتی دووبارە ئێستاش بابەیەکەوە بزانین ڕەوشی کەشوهۆی شارەکانی کوردستان چۆنە. هێشتا لە وەرزی سەرمایین بۆ نییە کە جۆی دەرەوە یاخود کەشوهۆی ئێرە
خەریکە بەرەو بەهارە ڕوا بەڵام لە ویلایەتی نیو هامشەر لە ئەمریکا بەهۆی سەرماوسۆڵۆ ئاوی دەریاچەی وینیب ساوێکی کە یەکێکە لە گەورەترین دەریاچەکانی ئەو ویلایەتە بەستوێتی. ئێستا ئەو دەریاچەی وەک فڕۆکەخانە بۆ هێلیکۆپتەرە بچووکەکان بەکارێنرێ بارستەی بەستەڵک و شەختەی دەریاچەکە بەڕادەیەک زۆرە کە نزیکەی 12 ئینجا یاخود ئەوەندە بەرزە بەمەش بۆ نیشتنەوەی هێلیکۆپتەرەکان گونجاوە دەتوانرێت بێ ئەوەی شەختە و بەستەڵاکە کە تێک بشکێنرێ یاخود مەترسیۆ هەبە بشکێت و زیان بە هێلیکۆپتەرەکان بگات ئەتوانن هێلیکۆپتەرەکان لەسەری بنیشتنەوە یاخود بچوڵن با بێکۆ بیبینێ. No, I don't need them. I saw them on the seat and I'm going. I put mine back in your truck. فلامینگۆکان یەکێکن لەو باڵندانەی لە هەر دەریا و دەریاچەیەک بنیشنەوە دیمەنی ئەو شوێنە جوان و سەرنجڕاکێشەکەن وەگە وێنانەی کە ئێستا ئێمە نیشانی ئێوەیەین ئەو دیمەنانەی کە ئەیبینن فلامینگۆکانن لە دەریاچەی خوێیی لارناکە لە قوبرس. بەپێی ئامارەکان زیاتر لە 1500 باڵندەی فلامینگۆ لە دەریاچەکەدا هەن و ساڵی ڕابردووش بەداخەوەنەوە تو 6 فلامینگۆی مردارۆبوو لەو دەریاچەیە دۆزراونەتەوە. ئەمە بە هۆکاریەوەی کە ڕاوچێکی زۆر لەو شوێنە هەیە هەرچەندە ڕاوکردنی ئاژەڵ و باڵندەکان لە دەوروبەری دەریاچەکە قەدەغە کراوە بەڵام هێشتا ڕاوچێکان دەرفەتی ڕاوکردنی ئەو باڵندانە دەخۆزنەوە و ڕاویانەکەن و بەرپرسان و پسپۆڕانی ژینگەی دەریاچەی خوێی لارناکە بۆ فلامینگۆکان بە گونجاوەزانن و ئاماژە بەوەشەکەن ئەگەر ڕێگری تەواو لە ڕاوکردنی ئەو باڵندانە نەکرێت ئەوە ناچارن دەوروبەری دەریاچەکە دابخەن و ڕاوچیەکان لە سنوورەکە دوور بخەنەوە. بێگومان هەوڵی ئەوە ئادرێت کە ئەگەر دووریشیان نەخەنەوە وا لە ڕاوچیەکان بکەن یاخود فێریان بکەن کە چیتر نابێت ئەو باڵندە دەگمەنە ناوازەیە کە دیمەنێکی زۆر جوانی بە شوێنەکەیەوە ڕاونەکەن یاخود بیان پارێزن. چونکە بێگومان کاتێک کە ڕاوچیەکان ئەگەر بیانەوە باڵندەیەکی ئاوە هیچ سوودێکی لێ نابینن بەڵام مانەوەی ئەو باڵندەیە لەو شوێنە هەم لە ڕووی گەشتیاریەوە ناوچەکە ناودارەکات چونکە فلامینگۆ کۆزانین کە باڵندەیەکی زۆر دەگمەن و ناوازەشە ئەگەر ڕوو کاتە هەر شوێنێکیش ئەوە سەرنجی زۆربەی خەڵک بەلای خۆیدا ڕاکێشێت. لە نەخۆشخانەیەکی تونس پزیشکێک ڕۆژانە لە ڕێگەی ژەنینی ئامێری ڤایۆلینەوە میوزیک بۆ توشبوانی ڤایرۆسی کۆڕۆنا و کارمەندانی ناو نەخۆشخانەکە ئەژەنێت. بەمەش هەوڵ دەدات لە ڕووی دەرونیەوە یارمەتیان بدات بۆی هەست بە تەنیایی نەکەن و هیوا و ئومێد بە ژیان لە دەستدان یاخود هیوا ئومێدیان لە دەست نەدەن و بزانن کە ژیان بەردەوامە و زوو چاک ئەبنەوە. لە یەکێک لە نەخۆشخانەکانی شاری سەفاکسی تونس پزیشکێک لە ڕێگای ژەنینی ئامێری ڤایۆلین لە ڕووی دەرونیەوە یارمەتی توشبوانی ڤایرۆسی کۆڕۆنا دەدا تاوەکو بەسەر نەخۆشیەکەیاندا سەرکەون و بەهۆی تەنیاییەوە ئازار نەچێژن. من لە ڕێگەی میوزیک ژەنیەوە بارودۆخی دەرونی توشبانی ڤایرۆسی کۆڕۆنا ئارام دەکەمەوە وزە و هیوایان پێدەبەخشم. زۆربیان لە نەخۆشخانە بە تەنیا تووشی نەخۆشی خەمۆکی بوون کە گەورەترین بربەستە لە چاکبوونەوە و تێپەڕاندی کۆڕۆنا. پێشتر ئەزمونیم کارم لەگەڵ نەخۆشەکانی شێرپەنجە هەبووە بۆیە ئەم جارەش تاقیم کردەوە.
لەم نەخۆشخانەی تونس پاراستنی ڕەوشی تەندروستی و دەرونی توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا گرنگێکی زۆری پێدەدرێت بە تایبەتی لە ڕووی دەرونیەوە بۆ ئەوەی هیوا و ئومێد بۆ ژیان لەدەست نەدەن. بەکارهێنانی میوزیک لە نەخۆشخانە هەستێکی زۆر خۆش دەبەخشێتە مرۆڤ. هاوکاری مرۆڤ دەکات ئازارەکانی لەبیرە بباتەوە. ئەوە کارێکی زۆر باشە. من نازانم ئەو کەسی کە ڕۆژانە میوزیک دەژێنێت چییە، بەڵام من هەست بە دڵخۆشێکی زۆر دەکەم کە گوێبیستی دەنجی دەبوو سپاسی دەکەم. ژەنینی میوزیک لەم نەخۆشخانەی تونس جگە لە توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا هاوکات کارمەندانی نەخۆشخانەکەشی کە ماوەیەکی زۆرە لە خێزانەکانیان دوورکەوتونەتەوە و سەرقاڵی خزمەتکردنی خەڵکن دڵخۆش کردووە. هیوای ژیانی پێیان بەخشیوە و کەمێک لە ماندووبوون و هیلاکی ئەوانی کەم کردوێتەوە. دەنافەرێقی کوردستان 24. ژمارەیەک فۆتۆگرافەر یەکێک لە ئاژانسەکانی جیهان 24 وێنەی سەردەم و ساتە جیاوازەکانی کۆرۆنای لە ئەمریکا چرکاندووە کە سەختی کاری پزیشکان لە دۆخە و هەروەها بارینا لەباری توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا دەرەخات وەک لە وێنەکانیشدا دەرەکەوێت پزیشکان و پەرستاران و کارمەندانی تەندروستی بەگشتی سەرقاڵی چاودێریکردنی توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا و وەدانانی ئامێرەکانی هەناسەدان و چارەسەرکردنی توشبوانن. کارمەندان و پزیشکان ماندووبوون و شەونخۆنی بە جەستیانەوە دیارە و خەمباری بە ڕوخساریان دەرەکەوێت. وێنەکان لە مانگی ئاداری ساڵی ڕابردوو تا مانگی شوباتی ئەم ساڵ تۆمار کراون. هەروەها بەشێکی دیکە لە وێنەکان لە کاتی گواستنەوەی توشبوانی پەتاکەیە لە ماڵەوە بۆ بەشی چاودێری نەخۆشخانەکان چرکێنراون ئەو وێنانە. لە وێنەکانە دەرەکەوێت کە ئەمریکا هاوشێوی چەندین وڵاتی دیکە بە دۆخێکی چەند سەختدا تێپەڕیوە و کۆزانین کە ئەمریکاش دۆخێکی سەختی کۆرۆنای تێپەڕاندە یاخود بڵین هێشتاش هەر بەردەوامە بەڵام ئامارەکان بە گشتی لە جیهان کەمتر بوونەتەوە. ئێستاوەی کە هەیە کۆرۆنای گۆڕاوە کە سەری هەڵداوە و بۆتە جێی مەترسی زیاتر بۆ هەموو مرۆڤایەتی. ئێستا با بەهای دراوەبیانەکان و نرخی زەر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببینین. 100 دلاری ئەمریکی بەرامبەر بە 146,000 دیناری عێراقیە، 100 یۆرۆ بەرامبەر بە 176,750 دیناری عێراقیە، 100 پاوەندی بەریتانی بەرامبەر بە 204,500 دیناری عێراقیە، 100 لیرەی تورکی بەرامبەر بە 20,750 دیناری عێراقیە و هەروەها 100,000 تومەنی ئێرانیش 5,880 دیناری عێراقیە و جگە لەوانە مسقالێک زێر ئایار 24 420,000 دیناری عێراقیە، مسقالێک زێر ئایار 21 370,000 دیناری عێراقیە، مسقالێک زێر ئایار 18 316,000 دیناری عێراقیە. کۆشکی ڤێرسای کە لەلایەن لویسی سیازدەهەم لە ساڵی 1963 لە فەڕەنسا دروست کراوە بۆ چەندین خێزانی شاهانەی ئەو وڵاتە لەو شوێنە ژیاون. ئێستا کاری نۆژانکردنەوە بۆ ئەم شوێنە ئەکرێت و بەشە تێکچووەکانی نوێ ئەکرێنەوە. با کاری نۆژانکردنەوەی کۆشکی ڤێرسای لە فەڕەنسا ببینێت. کۆشکا ڤێرسایە ناودار لە فەڕەنسا کۆیەک ژە ئاڤاهێن کەڤنارێن وی وڵاتینە کۆدیرۆکە فەڕەنسا بە تەفتێ دەهاتیە شیرۆڤەکردن نەهاکارێ نوژەنکردنە هەنجە بەشێ نوێ کۆشکێ تێکردن. کۆشکا ڤێرسای کۆ بە فەرمانە لویسێ سێزدەم لە ساڵە 1960 ئاواکردناوی هاتە و دەستپێکردن تێدە چەندین ماڵباتên شاهانەیەن فەڕەنسا ژیابوون. ژبەر لاوازبوونا بە شەک ji şanوەیە کۆشکا ڤێرسای نەهاکارێ نوژەنکردناوی تێکردن. لە کوجارەکە دە نمایشên şanûgeriyên باڵدار لەسەر جکاوێ بێنە پێشکەشکردن. Alors pour moi, ce théâtre est un miracle de conservation. شانۆیا کۆشکا ڤێرسای میراتێکە پڕ قیمەتە. معجزەیەکە پاراستیە و یەک ji şanۆyên giring e ji 100 sala hejdan ve heya niha parastî maye. کۆشکا ڤێرسای یەک ژە ئاڤاهێن هونەرا کلاسیکە و ئاڤاهیەکە هەری ناودارە فەڕەنسایە دیکۆر و پارچەیەن جودا لە ناوە کۆشکێ جوانی و گرنگیە معماریە فەرەنسی نیشان دەدا.
Et il est très clair que cette toile du 18e qui avait ئەفشانۆیە مەزنیە بە قیمەت سەردەمێ ئەمراتۆران هاتبۆ بەکارئانین چەند جاران حەیانها هاتیە نوژەنکردن هەروەها دە سەردەمێ لویس فیلیپ ژی هاتبوو نوژەنکردن وەکە سەربرشتیاری کۆشکێ ئەم بە بەردەوامی هەوڵە پاراستنا دیروکە خۆ دەدن. Li nav dîwar û jûrên cudayên vê koşkê çendîn şahên Fransa jiyana xwe tê de derbas kirine. Ji wan a Lwîsê çardem û Lwîsê pazdem û her wiha şazdem. û ji bilî vê şanoya baldar baxçeyeke nawaze li ser meznahiya 8 hektaran li xwe digire. کەرەنتین و قەدەغەی هاتوچۆ تەنیا مرۆڤەکانی ناچار نەکردکە لە ماڵەوە بمێنەوە بەڵکو ئاژەڵە ماڵیەکانیش ناچار بوون لەگەڵ خاوەنەکانیان لە ماڵەوە بمێنەوە. ئێستا ناوەندێکی تایبەت بە سەگ و پشیلە لە بەریتانیا ڕۆژانە سەگی هاوڵاتیان نەباتە دەرەوە و پیاسیان پێکات بەشێکیش لە خاوەن سەگەکان نیگەرانن چونکە لەگەڵ بردنەوەی سەگەکان ڕەفتاریانە گۆڕێت کاتە و سەگانە بۆ ماوەی چەند سەعاتێک لە دەرەوە لەگەڵ ئەو کەسانە کە تایبەتن بەڕاهێنانی سەگ پیاساکەن دواتر کارڕۆنەوە ڕەفتاریانە گۆڕێ لەگەڵەوەشدا ناچارن چی بکەن لەبەرێ و ئاژەڵانە پێویستیان بۆیە کە ڕاهێنانیان پێ بکریا خود ببرێنە دەرەوە و ئەوان تێناکەن وەکو مرۆڤەکان کە ئابێت لە ماڵەوە بمێنەوە با ببینین بزانین ئەو سەگانە چۆن ڕاهێنانیان پێکرێت و چۆن پیاسیان پێکرێت. بەردەوام زیادبوونی ژمارەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا بەریتانیەکانی ناچار کردو لە ماڵەکانیان بمێنەوە و دوور بن لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان ئەوە ژیانی ئاسایی لای زۆرینیان سەخت کردووە بە تایبەت ئەو کەسانی سەگیان هەیە چونکە بە درێژایی ڕۆژ ئەندامانی خێزانەکە و سەگەکە لە ماڵەوە دەمێننەوە و کاتەکان بەسەر دەبن. کێندرا تورگان ماوەی 10 ساڵە لە لەندەن خاوەنی کۆمپانیای خزمەتگوزاری لە خۆگرتن و ڕاهێنانی سەگە ڕۆژانە چەندین کاتژمێر لەگەڵ ئەو سەگانەدا بەسەر دەبات و پیاسیان پێدەکات کە خاوەنەکانیان کەرەنتین و لە ماڵەوە دەمێننەوە. ئەوەی تێبینیم کردووە زۆر کەس نیگەرانی ئەوەن سەگەکانیان دوای ئەوەی دەبردرێنە دەرەوە ڕەفتارەکانیان گۆڕاوە چونکە سەگەکانیان نایانەوێت بچنە ئەو دۆخی پێشتر. من لێرە کاتی زۆریان لەگەڵ بەسەردەبم و سەگەکان بە کۆمەڵ کاتی زۆر بەیەکەوە دەمێننەوە ئەوەش دەبێتە هۆی گۆڕنی ڕەفتاریان. کەسانێک کە ئارەزووی وەرزشکردن دەکەن سەگەکەیان دەکەنە هاوڕێی ڕۆژەکەیان و سوود لە کاتەکەیان وەردەگرن و بۆ پیاسەکردن و بردنە دەرەوەی ماڵەکانیان لەگەڵ خۆیانیان دەبن. ڕاکردن لەگەڵ سەگ دوو سوودی هەیە ئەگەر سەگێکت هەیە و دەتەوێت وەرزش بکەیت ئەوە کاتی زۆرت بۆ دەگەڕێتەوە تەنها بەڕاکردن و وەرزشکردن لەگەڵ سەگەکەت کەشێکی خۆش بۆ سەگەکەت دەڕەخسێنیت بەڵام هەموو کەس ناتوانێت سوود لەو دەرفەتەوە بگرێت و کاتێکی زۆری بۆ بگەڕێتەوە. ماڵی باتێرسیای سەگ و پشیلەکان لە ماوەی کەرەنتینکردندا سەردانی نزیکەی 2000 کەسیان کرد کە خاوەنی ئاژەڵە ماڵیەکان بوون سەگێکیان پشیلەیەکی نوێیان کڕی بوو لەو ڕێژێش لە 175 ئەو کەسانە پەشیمان بوون لە ئاژەڵەکانیان چونکە کێشەی ڕاهێنانیان هەبوو. مانەوە لە ماڵەوە بە هۆکاری بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا نەک تەنیا مرۆڤەکان بوونە قوربانی و زیان بەرکەوتن بەڵکو ئاژەڵەکانیش تووشی هەمان بارودۆخ بوونەوە و بێنازی و دوور لە مرۆڤەکان کاریگەری کردە سەر ڕەفتار و هەڵس و کەوتیان. لە کچێکی بێلانەی 17 ساڵانی گەڕەکی هارلەمی ویلایەتی نیویۆرکەوە بۆ خانمی یەکەمی گۆرانی جاز ئێلا فیزگەرالد لە ساڵی 1970 لە ویلایەتی ڤێرجینیا لەدایک بووە. بەدڵە ڕاوکێ و ناولەپی ئارەقاوی و ئەژنۆی لەرزیەوە هەموو ئازار و چەرمەسەری ڕۆژگارە تاڵەکانی ژیانی لە دەنگیدا کۆ دەکاتەوە و یەکەم هەنگاوی بەرەوبوونی بە شازادەی یەکەمی جاز دەست پێ دەکات. باوەڕی ئێلا بە خودی خۆی و بە بەهرەکەی هەموو بربەستەکانە شکێنێت و دەرگاکان بەڕوویدا دەکاتەوە. زیاتر لە نیو سەدە بووە گۆرانی بێژی جازی ئافرەتی بەناوبانگ لە ئەمریکا. لە ژیانیدا 13 خەڵاتی گرامی بەدەست هێناوە و 200 ئەلبومی تۆمار کردووە و زیاتر لە 40 ملیۆن دانە لە ئەلبومەکانی فرۆشراون لەگەڵ هەموو جازە مەزنەکان کاری کردووە. لە دۆک ئێلینگتۆن و کۆنت باسی نات کینگ کۆڵ و فرانک سەناترا دیزی کلپسی و بینی گوتمان یان لەوانە هەندێک بڵین کە هەموو جازەکان چێژیان لە کارکردن لەگەڵ ئێلا بینیوە. بینەرەکانی ئەو زۆر هەمەجۆر بوون وەک مەودای دەنگی ئەو دەوڵەمەند و هەژار بوون
لە هەموو ڕەگەزێک ئاین و نەتەوەکان لە هەمویان بینەری هەبووە هەواداری هەبووە زۆرێک لەوان تەنیا یەک هۆکاریان هەبوو ئەویش هەمویان ئەویان خۆش ویستووە. It's a lovely day for saying it's a lovely day. لە دێر زەمانەوە سنوورە جوگرافیەکان هۆکارێکی گرنگ بوون لە ئیدارەدانی خاکی وڵاتان. دانانی سنوورەکانی شێواز و جۆری تایبەتی هەبوو ئەو سنوورانەی کە بە شێوەیەکی سروشتی لە نێوان وڵاتانە هەیە یاخود ئەو سنوورانەی دەستکردن کە بە هۆکاری سیاسی یاخود کۆمەڵاتی یاخود کۆنتڕۆڵکردنی کارە نایاساییەکان و ڕێگریکردن لە کۆچی نایاسایی و پاراستنی ئابووری وڵات. چەندین نمونەی بەرچاو هەن کە لێرەدا سنووری نێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و مەکسیک بە مەبەستی ئێمەیە کە باسی لێ بکەین بەهۆی دروستکردنی یاری منداڵان بۆ منداڵانی سەرسنووری ئەو دوو وڵاتە دیزاین و بیرۆکەی ئەو یاری و منداڵانە لەلایەن مۆزەخانەی دیزاینی لەندەن بووە خاوەن خەڵات. چەند جۆلانەیەک بۆ ماوەیەکی کورت بۆ منداڵانی هەردوو لای ئەم دیوارە دەستکردا دروستکرا. تاوەکو لەو ڕێگەیەوە منداڵانی هەردوو وڵات پێکەوە چێژ لە یاریکردن وەربگرن. ئەم ئاسنە ڕەنگ پەمەیانە کە یەکێک لە کورسیەکانی لە خاکی نیو مەکسیکۆ و ئەوەی دیکە لە سیوداد خوارزی مەکسیک بوو ڕێگا خۆشکەر بوو بۆ تێکشکاندنی بربەستە سیاسەکان. ئەم بیرۆکەیە بۆ ئێمە زۆر واتای لە خۆ دەگرت. دیوارەکە بۆ ڕێگری لە کۆچی نایاسایی و پشڕاندنی هەندێک لە پەیوەندەکان بوو. بەڵام منداڵەکان ئەو سنووریان تێکشکاند و ئەوەی کە لەلایەکی دیوارەکە ڕوویدەدا کاریگەری دەخستە سەر دیوەکەی دیکە. ئەمە تەنها دیوارێک نەبوو بەڵکو دابشکردنی مێژوویەک بوو. بیرۆکەی دانانی جۆلانە بۆ منداڵان لە نێوان ئەم دیوارە لە 28 تەموزی 2019 دانرا و تەنیا دوای کات ژمێرێک هەڵگیرە. بەڵام بە جوانترین و سەرنجڕاکێشترین دیزاین هەڵبژێردرا و بووە براوەی دیزاینەکانی بیزلی بۆ ساڵی 2020 کە کێبڕکەیەکی ساڵانەیە لە نێوان 74 دیزاینەر لە سەرتاسەری جیهان ئەنجام دەدرێت. ترامپ لەبارەی ئەم دیوارەوە زۆر قسەی کرد. منداڵان لە دایک و باوکیان جودا دەکرانەوە. ئێمە دەبوایە ئەم کارەمان بکردایە و ڕوخساری ئەم منداڵانە و دایکیان و باوکیان بە جیهان نیشان بدەین کە چەند ڕوخسارێکی شاد و جوانیان هەیە پێکەوە. وەک هەموو خەڵکێکی ئاسایی دەبێ بژین. دروستە وانە؟ دیزاینی ئەم یاریە و لەم جێگەیە لەلایەن هەردوو ئەندازیاری ئەمریکی ڕۆناڵد ڕایل و ڤێرجینیا سان بە هاوکاری گروپێکیش لە هونەرمەندانی خوارێز دانرا. هەرچەندە ئەم دیوارە سەرەتا لە ساڵی 1994 یەکەم جار بۆ ڕێگریکردن لە هێنانە ناوەوەی ماددە هۆشبەرەکان بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دروستکرا. بەڵام جارێکی دیکە فەرمانی فراوانکردنی دیوارێکی گەورەتر بۆ ڕێگریکردن لە کۆچی نایاسایی بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەلایەن دۆناڵد ترامپەوە دەرکرا و دیوارێکی گەورەتر بە درێژایی 954.1 میل دروستکرا. ئەم سنوورەش کە دانراوە یەکێک بوو لە کارەکانی دۆناڵد ترامپ بەڵام پێدەچێت کە جۆ بایدن دوای کە هاتووە بۆ بە سەرۆکی ئەمریکا وەکو زۆرێک لەو بڕیارانەی دیکەی ترامپ کە هەڵی وەشاندەوە ئەم بڕیارەش هەڵوەشێنێتەوە یاخود بڵێن ئەو سنوورە لابات و گۆڕانکاری بەسەرا بێنێت. سنووری وڵاتان زۆر سنووری تایبەت هەیە جیاواز هەیە کە هەندێکان دیوارێکە یاخود تەنها هێڵێکی بچووکە. یان ئەگەر بڵێن سنووری کوردستان لە کوردستانی باشوور و کوردستانی یاخود بڵێن ئێران ئەگەر بڵێن تەنها کانیەکە تەنها ئاوێکە لەو نێوەندەدا کە ئەمدی کوردستانی باشوورە و ئەو دیشی کوردستانی ڕۆژهەڵاتە. دوجار هەموو کوردستانی یەکێکە و بۆ هیوایم کە هەمیشە لە کوردستانێکی ئارامی یەگرتوودا بەخۆشی بە کامەرانی بشین. ئەمڕۆ بڕگە و بابەتەکانی پرۆگرامی ڕۆژ باشم پێشکەشکردن. سبەی سۆڤانیەت و کۆمەڵە بڕگە و بابەتی تایبەت و جیاوازتان بۆ دەهێنێت و پێشکەشی ئەوەی عەزیزیەکە. بە هیوای دیدار و هەمیشە شاد و کامەران بن ماڵاوە.